بە گوتەی ئاژانسی تایبەتی هەواڵەکانی دۆغان لە تورکیا دەڵێت ئەمڕۆ یەکشەمە فرماندەیەکی بنکەیەکی ئاسمانی و بەڕێوەبەرێکی پۆلیس و هەروەها دەسەرباز لە شاری ئەدەنی تورکیا دەستگیر کراون. ئاژانسی تایبەتی هەواڵەکانی دۆغان دیمەنی ئەوەی پیشاندا کاتێک ئەفسەر بەکر ئەرجان ڤان بە پلەی ئەمید و فرماندەی هێزی داهەمین لە بنکەی ئاسمانی ئەنچەرلیک بە کەلەپچەیی دەبرا بەر لەوەی ئەم ئەفسەرە و ئەوانی دیکەی دەست بەسەرکرا و بە پاسێکی بچووک بگوێزرێنەوە. گرتەیەکی ڤیددیۆیی بڵاو بۆتەوە و پێدەچێت لاشێ ئەو کەسانە بێت لەسەر شەقامەکانی ئەنقەرای ئاکامی هەوڵە شکست خواردووەکەی کودێتا لەشکریەکەی شەوی هەینی بن. بەهۆی نائارامی ئاکامی کودێتاکە پتر لە 250 کەس کوژران دوای ئەوەی لە درنگانێکی شەوی هەینی ڕابردوودا تانگ ڕژانە نێو شەقامەکانی ئەنقەرەی پایتەخت و ئەستەمبول هاوکاتی ئەوەی سەرۆک ڕەجەب تەیب ئەردوغان لە پشوداندا بوو. تەقینەوە و شەڕەتەقە بە درێژایی شەوی هەینی درێژەی هەبوو. خەڵکان بە بۆنەی شکستی کودێتا لەشکریەکە ئەوەی لە دژی سەرۆک ڕەجەب تەیب ئەردوغان ئەنجامدرا ئاهەنگیان گێڕا. بەهێزی من ئەوەی کە ڕوویدا ناوبانگی سەربازانی تورکی زراند. تەنها گروپێکی بچووک لە هێزی لەشکری تورکیا لە دژی حکوومەتی وڵات ڕاوەستان. هاوکات ئەم کارە ناوی حکوومەتیشمانی زراند. هەروەها کاریگەری نەگەتیڤی لەسەر پێگەی نێونەتەوەیشمان دەبێت و کاریگەری دەرونی خراپی لەسەر لاوانمان دەبێت، بەڵام ئێمەی گەلی تورکیا پێکەوە بەڕەنگاری دەبینەوە. سەردێری ڕۆژنامەکانی تورکیا ئەم کودێتا سەرنەکەوتووەی بە سەرکەوتن بۆ دیموکراسی لە تورکیا لە قەڵەمداوە. ڕەجەب تەیب ئەردوغان ڕۆژی شەممە بەڵێنی داوگوتی ئەوانەی بەرپرسیار بوون لەم کودێتایە باجێکی گەورەی ئەم خیانەتەیان دەدەن.